بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەشی دووەمی بەرنامەی جێپەنجەبەوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە لەگەڵ دکتۆر ڕەوف عوسمان. دەپرسم ئایا کورد بۆچی ئەرشیفی نییە؟ بۆچی بە دوای بەڵگەنامەکانیدا دەگەڕێت دەڕوات ئەرشیفخانەکانی وڵاتانی ئیقلیمی و نێودەوڵەتی ئەگەڕێت؟ ئایا بۆچی کورد نەیتوانیوە لە دوای ئەوەی پێوتێ پرۆسی ئازادی عێراقیا لە ماوەی ئەم 20 ساڵەدا ئەرشیفێ دروستکە؟ دروستکردنی ئەرشیف تا چەند گرێدراوی بوونی دەوڵەتە. دکتۆر ڕەوف عوسمان لە دوو خولدا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقە توانی لە ڕووی فەرهەنگی و ڕۆشنبیریەوە چی بکات تاوەکو داکۆکی بکات لەوەی کە لە بەغدا بۆ بەهێزکردنی ئەرشیفی کورد و لایەنی فەرهەنگی ئەی لەگە وڵاتانی دراوسێدا چی پێکرا؟ ئایا لەو ماوەیەدا بۆچی نەیانتوانی کۆمەڵێک بەڵگەنامە و دەستخەتی گرنگ لە دارالمەختوتاتی عێراقی هەیە بهێننەوە بۆ کوردستان؟ کۆمەڵە بابەتی گرنگی ڕۆشنبیری تایبەت بە ئەرشیف بە نووسەر و کاریگەری سیاست و ڕۆڵی پەرلەمانتارانی کورد و بەشداریکردنی نووسەرێک یاخود ئەدیبێک لە کای سیاسیدا و تێکەڵبوونی بە باس و خواسی پەرلەمان و بابەتە ڕۆژانەیەکان تەوەری سەرەکی بەشی دووەمی بەرنامەکەمانە. دووبارە خۆشحاڵم دکتۆر لە بەشی دووەمی بەرنامەکەشتین. بۆچی کورد ئەرشیفی نییە؟ لە ڕاستیە بوونی ئەرشیف پەیوەندی بە بوونی ئیدارەی حکمەوە هەیە، بوونی دەوڵەتەوە هەیە. کاتێک کە تۆ دەوڵەتێ هەبێ ئەبێ ئەرشیفە هەبێ و ئەرشیفخانەوە هەبێت و ئیحتیمامی پێبێ. بەڵام گلەیەکە لەوە ئەکرێ ئەو ئێمە نزیکەی 30 ساڵە حکمی خۆمانمان هەیە، خۆمان حکمی خۆمانەکەین، خۆمان دەسەڵاتی خۆمان بەڕێوە ئەبین، وەزارەتی ڕۆشنبیریمان هەیە، وەزارەتەکانی ترمان هەیە، بۆ نەمانتوانیوە تا ئێستا ئەرشیفێک دروستکەین. ئەمە گلەیەکە دەموچاوی حکومەتی خۆماڵی خۆمانەگرێتەوە. ئەمە بەشێکی. من لە پەرلەمانی عێراقا دوو خول لەوێ بووم، لە یەکێکیانە سەرۆکی لیژنەی تەربیە و تەعلیم و ڕووناکبیری بووم، لە یەکێکیانە جێگری سەرۆکی سەقافە و تەربیە بووم، ڕۆشنبیری. بەڵێ ڕۆژێک هاتن بۆ لیژنەکەمان وتیان عێراق کۆمەڵێکی زۆر دەستنووسی دائیرەی مەختوتاتی عێراقی هەیە، ئەترسین بفەوتێ وەرن تەکبیرێک بکەن. هاتن بۆ لای من، منیشتم ئەمە بە یەک کەس ناکرێت، داوام کرد لوژنەیەکمان دروست کرد. کە لوژنەیەکمان دروست کرد بردینیان بۆ چۆ؟ بۆ ئەو شوێنەی کە کتێبەکانی دائیرەی مەختوتاتی عێراقی لێیە، کە سەیرەکەین ژێرزەمینێکە. ئەم ژێرزەمینە هەموو دەستنووسەکان خراونەتە سنووقەوە، سنووقەکان قفڵیان لێ دراوە بە ئەرقام، ئەوە نیە بە ژمارە 1 و 2 سێوانە، و دەرمانێکی کیمیاوی زۆری پێوە کراوە، تەنانەت خەریک بوو هەناسە سوارە بووین لەوێ. ئەم دەرمانە پرسییم بۆ چییە؟ وتیان ئەم دەرمانە بۆ ئەوەیە کە نەڕزێت و کتێبەکان ئەپارێزێ. و ئەمە مانگێک پێش لەیانی عێراق حکومەتی ئەو سەردەما کە سەدام بووە، ئەم کتێبانەی هێناوەتە ئێرە بەم شێوەیە پاراستونی بۆ ئەوەی ئەم کتێبە ون نەبێ و حرەسی تایبەتیشی بۆ داناون. ئێکەمە لوژنەکە ئەمەمان بینی لەو سەروبەندا وەزعی بەغا زۆر خراپ بوو، تەقینەوە بوو، کوشتن بوو، ئاگرکەوتنەوە بوو، ئەمانە بوو، ئێرهابی پڕ بوو، زەرقاوی و مەرقاوی ئەمانە زۆر بوون. ئێمە من بڕیارم ماوتم با هەر لێرە بێت، لە هەموو شوێنێ باشترە بیبینە دەرەوە، بیبینە سەر ئەرز، ترسی ئەوەیە پسووتێنرێت لە ناو پسیە با هەر لێرە بمێنێتەوە. و فعلەن مایەوە و دوایی کە دنیا تەبیعی بووەوە، وەزعەکە باش بووە، کە وەزعەکە باش بووە ئیتر خرایەوە شوێنە کۆنەکەی و ئێستا دائیرەی مەختوتاتی عێراقا و ئێمە بەشێکی زۆر لە دەستنووسی کورد لە کەلتوری کوردی لەو شوێنایە. و ئێمە ئەم جارە بۆ مێرەجانی مەولانە خالیدی نەقشبەندی توانیمان دەستنووسێکی زۆر پەیاکەین لەوێ، دەستنووسەکان
بێنینەوە بۆ ئێرە لا یەزال لە لامانە و کەلتورەکە یانی لەوێ دەستکراوەی هەیە کە بۆ نە توێژەریا ئێوە بە ناوی ڕێکخراوێکەوە بە ناوی پەرلەمانتاری شۆ بێ هەرچی بێ بچی داوایکەی ئەدەنەوە بە ناوی دەستگاکەی خۆمانەوە ڕۆشتین و بە هیمەتی کاکفاروقی مەلا مستەفا ئەوی شەر هیمەتی کرد یعنی کە توانیمان ئەو بابەتانە هەموو بێنینەوە بۆ ئێرە بابەتی گرنگی تایە بینی بێت دکتۆریانی کە بۆ ئێستا پێداویستی بێ بەڵام کەسی تایبەتی بوێ لە وێزەی بێ وتوانێت ساغی کەسی تایبەتی پێویستە بێگومان و ئەبێ خەڵکی مختص هەبێ بەڵام بەداخەوە ئێستا ئەوانەی کە هەن بڵێن بۆ دەزنووس ئەمانە شێخ محەممەد عەلی قەراخی و کۆمەڵی خەڵکی کەمی تر کە ئەتوانن ئەو ئیشە بکەن ئیتر نییە ئەبواە جامعاتی کوردستان خەڵکی پێ بگانە لە بواری دروستکردنی ئەرشیفە لە بواری تحقیقی نوسوسە دێمە سەر ئەوە بەڵام ئەمەوێ یعنی پرسیارێ بکەم بەڕێزت باسی حکومڕانی و دەسەڵاتی کوردیت کرد یعنی ئایا بوونی ئەرشیف گرێدراوی بوونی دەوڵەتە تۆ بێ هەر دەوڵەت و دەسەڵاتت هەبێت تا ئەرشیفت هەبێ یا بڵین با بڵێن زاکیرەت هەبێ من نمونەم هێنایەوە نمونونەکە ئەوە بوتم ئێمە 32 ساڵە خۆمان حکمی خۆمانەکەین ئێوەش خۆمان کە حکمی خۆمانەکەین ئەبوو لەم ماوەیە بمانتوانێت ئەرشی مەسا من بۆ نمونە شتێکی ترەڵێم جارێک من بیرم کردەوە بەحسێک بنووسم لەسەر ئەو وتارانەی کە لە ئیزاعی یافا گۆران و ڕەمزی قەزاز و ئەمانە لەوێ بوون ئیشیان کردووە کە ئیشیان کردەوە بێگومان کۆمەڵێکی زۆر وتاریان نووسیوە شیعریان نووسیوە شتیان کردووە کە بیرم کردوتم ئەمە ئێمە لە چۆ پیاکەین چۆن دەستمان کەوێ ئەم ئەرشیفە زۆر دەوڵەمەنە دوایی کە تحقیق لەم لا و تحقیق لەولا ئەمە وەختی خۆی بەریتانیا کە حکمی شەرقی کردووە شەریکەی هندی ڕۆژەڵات ئەمە زۆربەی لە کەلکەتایە ئێستا ئەگەر پتەوێ بە دوای ئەمانە بگەڕێ ئەتوانی بچی بۆ کەلکەتا لەوێ دەسێکەوێ ئەمە قورسە بە نسبەت ئێمەوە ناکرێت یعنی بەڵام بۆ دەسەڵات ئاسانە بۆ دەسەڵات زۆر ئاسانە دوو کە سێ کەس ئەنێرم بۆ ئەوێ مەسا بۆ نمونە ئەو شیعرەی گۆران کانیەکی ڕوونی بەرتریفەی مانگە شەو لە بنیا بلەرزێ برواری و زیق و چەو جوانترە لە لای من لە 100 دەریای بۆ سنوور تشکی ڕۆژخۆی باتە بەر شەڵپۆر ئەم شیعرە گۆران کەی وتوێتی ئێوارە وەختەیەک ڕۆشتووە بۆ چۆ بۆ سەر یافا بۆ سەر بەحری دەریای سپی ناوەڕاست کە بینیوێتی دیمەنەکە دیمەنێکی جوانە و شەپۆلە و ئەمانەیە گۆران بە باڵی خەیاڵا گەڕاوەتەوە بۆ کوردستان ئەو وەسفە جوانەی نووسیوە کە بۆ کانەکەی کردووە باشە ئەمە شتێکە ئەبێت تۆ بە دوای ئەم لەوانەیە دەیان شعری تریوای هەبێ دەیان وتاری زۆر جوانی تر ئەم سێکەسە نووسی بێتیان بەڵام هەمووی بوون بۆ ئێستا نازانین ئێمە چیداتەوە حتا قسەژەکەی حتا بڵێنێکی وەکو مەحموود پاشای جاف ئەو بە سەلیقەتر بووە کە کەشکۆڵەکەی هەبووە فەقی قاری هەمەوەن بە سەلیقەتر بووە کە کەشکۆڵی خۆی هەبووە یعنی ئەمانە خەڵقە کۆنەکان توانیویانە تا ڕادەیەک هەندێک لە کەلتوری ئێمە بپارێزن و نێڵن فەوت باش ئەو ئەوداڵی کە هەیە بە دوای گەڕانی دەستخەت و ئانە بۆ ئەستەمبوڵ و بۆ ئەرشیفخانە و قونسوڵخانەی وڵاتان کە کاتی خۆی هاتوونەتە کوردستان و موهتەم بوون لەوێنە لە دەستخەت بردویانە ئەوەی لەوێ نووسەرانی کورد و توێژەران بە دوایە بگەڕێ بۆ دارالمەختووتەکە یا بڵێن بۆ خانەی دەستنووسەکانی عێراقیش هەر ڕاستە ئەو بابەتانەی تایە ڕێگە ئەدرێ بەڵێ ڕێگە ئەدرێ و تایەتی مەساوەختی خۆی من بۆ شێخمارفی نۆدێکە ماستەرەکەم ئەخوێن هەندێشتم پێویست بوو دەزنووز ڕۆشتم بۆ بەغا لەوێ یارمەتیان نام فعلەن سوودم دەبینی باشە مەبەسمەوە یعنی هەمان ئەوانەی لەوێ دەسەکوێت لەو جۆرە بابەتانەش لێرە هەیە یا ئەگەر تۆ ئاگاداربی ینی بۆچ سەردەمێکی مێژوویە گەڕێتەوە ئەو دەستنووسانە و دەستخەتانەی کە براوەتە بەغا ئەزانی چۆنە ئەو دەستخەتانە هەندێکی ماوەیە دایرەی دەزنووس و دایرەی ئاسار ئیعلانیان بڵاوە کردەوە چێ کتێبی دەزنووسی لەلایە بیهێنێ بە قەدەر ئەهەمیەتی کتێبەکە پارە وەرەگرێ
زۆر کەس لێرەوە دەستنووسی بردووە دەستنووسەکە بۆ بەغا لەوێ پارەی وەرگرتووە باشتر کردوێتی چونکە ئیتر کتێبەکە لەوێ پارێزراوە لای ئێمە بێ ناپارێزێ مەسا بۆ نمونە زۆر کتێب لە ماڵانە ماڵی کۆن دڵۆپە ڕزانوێتی و دێهات سووتاندنەکانی کوردستان سەدان کتێب و سەدان دەستنووس و سەدان شتی زۆر بەڵگەی مێژووی ئێمە لە دەستمان ناوە بە حکمی واقعی کوردستان و ئەو شۆڕشەی کە هەبووە بەڵێوە سیاسەتی سەددام بوو لە خەمی کۆکردنەوەی ئەوانە بووە ئەوانەی کە لە فەرمانگەی شوێنەوارەکان بوون ئەیانویست ئەو دەستخەتانە کۆ بکەنەوە سەدام دەوڵەتداری کردووە خۆی بە ساحێبی عێراق داناوە خۆی بە ساحێبی هەمووی داناوە کە تۆ دەوڵەتداریت کرد ئەبێ هەنگاو بنێ ئیشی بۆ بکەی ئەو ئیشی بۆ کردو بەڵێ تۆ وەک نووسەرێک یا ڕەخنەگرێک ئەدیبێ چۆن بوو تێکەڵی کاری سیاسی بوویت و بووی بە پەرلەمانتار ئێمە لە ڕاستیە لێرە یەکێتی نیشتمانی کوردستان ئێمە اختیار کرد هەڵی بژاردین کە بچین بۆ ئەوێ و من یەکێک بووم لەوانەی کە بڵێم توانم عەرەبیەکەم لە زۆر لەوانە باشتر بوو کە چوین بۆ پەرلەمان و ئەو وتارانەی کە لەوێ بێگومان تۆ لە موناسەباتە وتارەڵی لەسەر ئەنفال لەسەر هەڵەبجە لەسەر زۆر شت ئەو کاتانە کە بە عەرەبی و ئەو وەفدانەشی کە ئەچوین بۆ وڵاتە عەرەبیەکان زۆر جار بەندا چوو چونکە لەوێ زیاتر توانای قسەکردن و ئەمانەمان هەبووە بەڵام بەداخەوە بڵێن پەرلەمانتار هەبوو بە درێژایی 4 ساڵ کەلیمەیەکی نەوتووە چکە نەیزانیوە ئەمە پەرلەمانتارێکی بەغا کە لێرەوە ئەچێ بۆ بەغا ئەگەر عەرەبی نەزانێ وەکو ئەو سەربازە وایە کە بە بێچەک ئەچێتە ساحەی شەڕەوە چکە هیچ ڕۆڵێکی نییە کەواتە توانای زمان بوو تۆی بردە پەرلەمان توانای زمان و هەڵوێست و ڕووناکبیری و یعنی هەڵوێستی خۆشی بەرامبەر بە قەزیە ئەمە کاریگەری نێگەتیڤیان نەرێنی نەکرد لەسەر پیشەکەی خۆت یاوەکو نووسەرێکە چەند ساڵ خەریکی نووسین توانیمە لەوێش ڕنگانەوەی شتی سەقافی ڕنگ باتەوە لە هەڵسوکەوتەکانمان لە پەرلەمانە مەسا بۆ نمونە لە چلەی مەلا عەبدولکەریمی مودەڕیسە من بابەتم هەر ئاگایان لێ نەبووە من بابەتم تەقدیم کردووە لەسەر مەلا عەبدولکەریم کە پیاوێکی گەورەی وا بوو ئەمانە و ڕۆڵی هەبووە و توانیومە هەموو ئەندام پەرلەمانەکان هەڵسێنم دەقیقەیەک بۆ گیانی پاشی مەلا عەبدولکەریمی مودەڕیس کە وەک حەقیقەت بیڵێم یەکێک لەوانەیە کە زۆر متەحەمیس بوو کە پەرلەمانتارەکانی هەستان خزەیر خوساعی بوو کە ماوەیەک جێگری سەرۆک کۆمار بوو و یەکێکی تر لەوانە کە جارێک بۆ گیانی ئەنفال وتم دەقەیە گەستن حەمید مەجید موسا سکرتێری حیزبی شیوعی ئەو هەستا وتی هەستن هەمووتان دەقیقەیەک بۆ گیانی پاشی شەهیدانی ئەنفال ئەمانە یعنی تۆ ئەگەر بابەتەکە عەرەبێکە و باش نەبێت یعنی ناتوانی یعنی وەزیفەی نووسەرێک کە ئەلەم چەند شتا بوو گرنگ بوو بۆ پەرلەمانی عێراق زۆر گرنگە مەسا بۆ نمونە جارێک من لە یادی هەڵەبجە هەندێک قسەم کرد کە هەندێک قسەم کرد هێرشم کردە سەر سەدام الدیکتاتۆر الأوحد 34 پەرلەمانتار ئەوانەی کە سەر بە بەعز بوون چوونە دەرەوە کە چوونە دەرەوە جانتاکانی هەڵ گرت و چوونە دەرەوە دوایی کە ئێمە ینی تێکمان نەیە لە بەرەوەی ئەوانە چنە دەرەوە زیاتر حەماسەتەکەی ئێمە زیاتر بوو بۆ ئەوەی کە قسە بکەین کەوەی کە ئێمە میلەتێکی مەزلومینی هەڵەبجە وا بوو ئەوانە دوایی بەعسیەکان بۆ شەوەیە تەلەفۆنیان بۆ کردم لە مەجهولەوە وتیان تۆ چۆن هێرشەکەیتە سەر سەدام حوسێن ئێوتم ئەو دیکتاتۆرە وایە باشە ئەمانە ئەگەر تۆ توانای قسەکردنت نەبێ بەرگری لە خۆت لە قەزیەیەک تۆ کە چیتە پەرلەمانتاری کورد کە چێتە وەغا قەزیەیەکی هەیە ئەم قەزیە ئەبێ بیباتە ناو پەرلەمانەوە بەرگری لێ بکە مەسەلا میزانێ داندێ میزانەیە کە داندێ سەرەکەی حسەی سلێمانی کەمە حسەی هەولێر کەمە تۆ بێ قسە بکەیت کە قسێنەکەی معنایە تۆ بۆچی چیت
جاوە جارێک ئێمە وەفدێکی پەرلەمانی بووین چین بۆ ئێران. سەرۆکی وەفدەکە فالح فەیاز بوو کە ئێستا سەرۆکی حەشتی شەعبیە وە جێگری سەرۆکی وەفدەکە من بووم کە ڕۆشتین ببوورە هەڵبەت وەکو ئەو لیژنەی ڕۆشنبیری و پەروەردەکە ڕۆشتن یاخود هەر نوێنەرایەتی گشتی پەرلەمان نوێنەرایەتی تۆ لە لیژنەی ڕۆشنبیری و پەروەردە هەر وەک نوێنەرایەتی پەرلەمان من ڕۆشتین کە ڕۆشتین بەیانی یەکەم عەلی لاریجانی سەرۆکی پەرلەمانی ئێران پێشوازی لێکردین. عادەتەن دوو کەس فالح فەیاز و عەلی قسەیان کرد ئەوەی کە لەبەی نابوو تەرجومەیە کرد کوڕێک بوو لەو چۆ حیزبوڵای ئەوە بێ لەبنان بێ فارسیەکەی بە قۆد و عەرەبیەکەشی بە قۆد و ئەو دوانە قسەیان کرد. دوایی فالح فەیاز بە منی ون بە سفەتێ جێگری سەرۆکی وەفدم و کوردیشم وتی تفەضل فلان تۆش قسە بکە. من قسەم کرد کە قسەم کرد لەو کاتا کە ئێمە چوین حکومەتی ئێران بە مەدفەع بەربوو بووە ئەو منتیقانەی کە نزیک لە منتیقەی پەکەکەیە و شەڕ بوو لەو منتیقەیە ئەمانیش یا بوویان لەبەر تۆپ. ئیتر من قسەم کرد وتم عادەتەن وەفدێکی ڕەفیع المستەوای پەرلەمانی لە عێراقەوە هاتۆ بۆ ئێرە و دوو وڵاتی دراوسێن ئەبوو لەبەر ئیحترامی وەفدەکە ئەم قەسفە نەکرایە دوای ئەوە فەلاحی کوردی فەقیر چی بکات کە تەقەک یەکێک دوو تەقەکە ئەبێ بۆچی بدرێتە بەر تۆپ ئۆمانە. ئەوە شمولتم حەچەند ئەمە تەدەخولە بۆ شوونی ئێوە بەڵام ئەمە حەقیقەتێکیشە بێ بوترێ. وتم دوام لەبەرەوەی من لە لوژنەی ڕۆشنبیریم ئێوە ئیزاعە و ببوورە تەلەڤیزیۆنی سەحەرتان داناوە سەحەر لای ئێمە وەرەگرێ بەڵام لێرە وەرناگیرێ لە ئێران. ئەقەلەها بتوانن لێرەش بیکەنەوە بۆی خەڵکەکە بە کوردیەکەیە زیاتر چێژ لە کوردیەکە بینن و معلوماتی سیاسی و ئەوانەش بێ. ئێتر دوایی سەرۆکەکە قسەکانی زۆر پێ ناخۆش بوو سەیری سەعاتێکی کردوتی منە ڕۆم باش. ساڵ هات و ساڵ ڕۆشت پاش 2 ساڵ ئەو وەفدە هاتنەوە بۆ شۆ بۆ بەغا وەفدێکی پەرلەمانی بە قیادەی عەلی لاریجانی بە پێچەوانەوە ئەمجا لای ئەوان وەفدێکات بۆ لای ئێمە کە هات بۆ لای ئێمە من وەکو سەرۆکی لوژنەی سەقافی نە ئەو کاتە جێگر بووم لە جاتی موفید جەزائیری قسەم کرد کە قسەم کرد باسی ئەوەم کرد کە میلەتی عێراق لەگەڵ میلەتی ئێرانە عیلاقەیەکی پتەوی سەقافیمان هەیە و باسی هەندێک شاعری ئەوانم کرد و هەندێک شاعری خۆمان کە جەواهیری و کێو ئەمانە و باسی گۆرانیشم کرد کەوتم شوعەرای عێراق تاوان کە تۆ باسی شوعەرای عێراقەکەی نابێت باسی عەرەب بکەی باسی عەرەب و کورد و ئەمانە بکەی. ئەوانە ئەو کاتێ یەکێک لە وەفدەکە داین چی پێوتم وتی حەقی ئەوەی ئێرانە کردەوە یعنی لە دڵیا بووە لەو کاتەوە وتی حەقی ئەوەی کردەوە کە من وتم ئێمە و ئێوە هەروایشە دوو میلەتین و دوو میلەتی دراوسێن و دین ئیسلام کۆمانەکاتەوە مەزلومیەت کۆمانەکاتەوە و سەقافەت و ئەدەب و شیعری کلاسیکی و عیرفانیاتیش کۆمانەکاتەوە. ئێمە مەولەوی تاوگۆزیمان هەیە ئێوە مەولەوی جەلالەدینی ڕۆمیتان هەیە ئێوە عومەر خەیام و کێوچەتانەیە ئێمەش فڵان و فڵانمان هەیە. ئیتر تا ڕادێ پێیان خۆش بوو کاتیان بتەوێت بڵێ یعنی ئەمە کاریگەریەکەی ئێوەیە وەک نووسەریا وەک ئەدیبێک کە ئەچنە ناو نوێنەرایەتی سیاسی شەکەن ئەبێت تۆ ئیشەکەی تۆ ڕنگ باتەوە کە ڕنگ نایەتەوە تۆ چی دیانی چی و کردووە. جاری واشەیە لە سیاسەتی بەحتە تۆ قسەکەیت ڕاستە. بەڵام ئەم وەکو وتمان وەکو مەسعود محەممەد دەڵێ ئەمە یعنی ڕۆحی نووسەرێک ناکوژێت لە ناو سیاسەتە. ئەخە تۆ ئەگەر نووسەر بە خزمەتکەر داینەی کە خزمەتی ئەدەب و ڕووناکبیری و عیرفان و هەموویەکە با لەم بوارانە بێ لەم بوارا بێت مادام تو نووسەر توانای هەیە لەو بوارە شا قسە بکە ئەبێ ڕێگەی بێ قسە بکات
ئەی خۆ نابێ بڵێ تۆ دانیشە قسەمەکە باەکەشتر بیکە ئێگەر یەکەکەی تر وەکو ئەو نەیکرد چیەکەی لەبەرەوە نووسەرەکە ئەتوانێت لە بواری سیاسیشا ئیش بکات لە بواری ئەسەمەسە مامەسا حسێن عارف ئەدیبێکی گەورە ڕۆمانوسێکی گەورە ماوەیەکی زۆر لە پەرلەمانی کوردستانە بووە لەوێش خزمەتی کردو وەک یاساناس و لێرەش وەک ئەمە خزمەتی کردووە یعنی ئاساییە تۆ دەرگا لێدا ناکرێ بڵێ دەرگاکە داخرێتتر منە بێ هەر لە بواری ئەدەبا بم نا لە بواری سیاسەش تا توانی قسە بکەی لە بواری ڕووناکبیری هەمیشا قسە بکەی لە بواری کۆمەڵای ئەگەر ئێمە پەیوەندی قسە بکەین لەسەر پەیوەندی ئەمانە پێدوانیە کەواتە بە دیوێکی تراوەی کە بەڕێزت باسیەکەی کەواتە ئەبێ ئەم نووسەر و ئەدیبەکانیش کاریگەری ئەرێنیان هەبێ لەسەر دەسەڵاتی سیاسی و بیرکردنەوەی سیاسی و ئیسلاح یاخۆ بڵێم ریفۆرمی سیاسیش لە وڵاتە ئەبێ سەرچاوی ڕووناکیەکە بۆ دڵ و هەست و مێشکی سیاسی لە ئەدیبەوە بێ و لە ڕووناکبیرەوە بێت ئەگەر تالەما سیاسەکە خۆی ڕووناکبیر نەکا خۆی وا لێ نەکا کە بێ بە مفەکر ببێ بە تیوریزەکردنی سیاست ببێ بە تیوریزەکردنی هەڵوێستەکان ئەگەر خۆی وا لە خۆی نەکات معنای وایە ئەبێ یەکیشتر جێگەی ئەو بگرێتەوە و نابێت ڕێگەش بگرێت لە خەڵکی تر لە کوردستان پەیوەندی نێوان نووسەر و ڕۆشنبیرەکان لەگەڵ دەسەڵاتی سیاسیە پەیوەندیکی ئاساییە نا ئێستا پەیوەندیەکە دانومان ناکۆچێ بەیەکەوە چکە زۆر جار تۆ ئەزانی ئەم ڕێگەیە حەقە ئەم ڕێگەیە ڕاستە ئەم ڕێگەیە تەجاروبی وڵاتانیش پیا ڕۆشتۆ تۆ خوێنوتەوە تەجروبەی فلان وڵات لەم تەجروبەی ئێمەکە دەبا ئێمە نێڵین بەو خەلەلانە بڕۆین با خۆمان چاکێن بێگومان ئەو پێ ناخۆشە لەبەرەوە لێرە جۆرێک لە دابڕان دروستە بێت ئەبێ هەوڵ بدرێ ئەو دابڕانە نەبێ جۆ لە یەکتری بگرن دائمە دایالۆجێکە بێ ئەم دایالۆگە خزمەتی فکری سیاسی بکات بە بڕوای تۆ ئەو دۆخە سیاسی ئێستا لە باشووری کوردستانەیە بە تایبەتی لە نێوان دەسەڵات و خەڵکایە پەیوەندێکی ناهاوسەنگێ لە نێوان هێزە سیاسیەکانە ئەگەر ڕۆشنبیران و نووسەرەکان و ئەکادیمیەکان تەداخولکەن و گویان لێ بگیرێ حاڵەتەکە ئاساییە بێتەوە بە حاڵەتی نۆرماڵی خۆیان تێپەڕێ ئەگەر گویان لێ بگیرێ ئەگەر سوود لە فکرەکانیان ببینن ئەگەر بە ڕۆحێکی ریاضیەوە سیر بکرێن ئەوان خۆیان بە بەرزتردانەنێن بێگومان سوودی ئەبێت بۆچی گوێ ناگرن لە ڕۆشنبیر و ڕووناکبیرەکە زۆر جار ئەگەر جۆ بگرن زەرەرەکەن چکە تۆ مەسەلا تۆ داوای ئەوەکەی کە دەستپاچی هەبێ گەندەڵی نەبێ خزم و خزمێنە نەبێ داوای ئەوەکەی کە سیاسەتەکە بە ڕێگەیەکی ڕاستا بڕوە وەکو تەجروبەی فلان وڵات کە پێشکەوتووە کە ئەو وانەکات بێگومانی تر تۆ ئەو بەیەکە و دانوتان ناکڵێت کەواتە چۆنەڵی ڕوبەر و جوگرافیای ئەو دەسەڵاتەوە حەزە سایکۆلۆژیەکانی ئەو سنووردارەکەیت زۆر ئاساییە سنووردار بێت چکە بەشەر هەمووی کەڵکەڵی هەیە بۆ خۆی نەفوزیەوێ دەسەڵاتیوێ پارەیەوێ مۆنۆپۆلکردنێوێ بەڵام ڕووناکبیرەکە ڕێگری لەیەکە بۆ چوونەکەی کاریگەریە ئەخر دابڕانەکە لێرا دروستە بێ کە دروست بوو زەرەرەومەندی یەکەم میلەتە زەرەرەومەندی تر سیاست مەدارەکە خۆیەتی کە لایەوە لە واقع کە لایەوە لە واقع کە ئیدارەکە باش ناکە و ناژێڵێت تۆ ڕێپشاندەی ئەمە لێرا کێشەکە بەڵام پێدوانیە بەشێ لە نووسەران و ڕووناکبیرەکانی ژۆک و جۆرێک لە دەرباریان لێ هاتۆ بۆ دەسەڵاتی سیاسی ئەبێ دەربار لە هەموو شوێنەکە هەبێت ئەم دەربارانە ئەمە من جارێ شتێکم خوێنەوە شتەکە ئەڵێ نەزەریەی حاشیە بیردۆز یا تیوری حاشیە ئەڵێ لە هەموو وڵاتێکە سەرۆکەکان یا مدیر عامەکان یا وەزیرەکان یا بەرپرسەکان کۆمەڵی حاشیان لە دەورە ئەم حاشیانە وا ناکەن کە ئەو بەرپرسە باڵایە یا ئەو وەزیرە یا ئەو کەسێک کە ئیشی بەدەسە وا ناکەن کە ڕێگەیەکی پیشانن کە بتوانێت خزمەتی خەڵک بکە زۆر جار ڕێگەیەکی پیشانێن کە ئەو ڕێگەیە لەوانەیە ئەو بەرپرسە خۆی پێی خۆش بێ بۆ ئەو کاتە جۆرێک لە هەڵانە هەڵیێن کە ئەمە سەرۆک وایە 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 ئەوە بەڵام ئەم بەرپرسە ئەکەوێتە غەڵەتەوە کە کەوتە غەڵەتەوە
چێت سەحیەیە خۆی بە دەرەجەی یەکەم ئینجا میلەتەکەش اینجا لە کۆتاییشە ئەو بەرپرسە لا برێ بەرپرسێکی ترێنەوە حاشیە هەر عینی حاشیە بەڵێ هەر عینی حاشیە معنای وایە ئەوان بەرپرسەکان ئەگۆڕن ئەوان تەختیت بۆ شتەکە کە ئەمە لەڕاستیە لە عالەمی سێهەم و لە تەجروبە خۆر هەڵاتیەکانە هەیە لە ئەوروپا شتیوان نییە لە ئەوروپا کاتێک کە مستەشارێک دائەنێت ئەم مستەشارە هەموو گیانی عەقڵە فکرە مەسەڵەن مستەشارێکیە لە بواری پەروەردە مستەشارێکیە لە بواری ئابووریە مستەشارێکیە لە بواری کۆمەڵایەتیە لێرەش ماشەڵڵا بە لەشکر مستەشارمانەیە ئاخر هەر ناوە ئیتر ئەمانە ئەم مستەشارانە على طول خاریتەی طریق نەخشە ڕێگا پیشانی ئەو بەرپرسە ئەیەن و نایڵن بکوێتە هەڵەوە و ئەبێ بە خزمەت بۆ خۆیشی بیریان بۆکەنەوە بۆیان بیریان بۆکەن بەڵێ بیریان بۆکەن بەڵام لێرەش خۆ زۆری وەزارەتەکانەوە وەزارەتی پەروەردەیە خوێنی باڵایە بەدەیان ڕاوێشکاریان هەیە و موچەی گەورە و زەبەلاح وەرەگن و ئەوش گوترێ ئیش ئەو ڕاوێشکارانە هەر ئیسم بلا موسەما یعنی بەناو ڕاوێشکارن و بۆ مەعاشەکە دانراون بۆ موچەیەک دانراون و ئیتر ئەو ڕۆڵە نابینن بۆچی ئەو عەقڵە لە ئەوروپا چۆن بیرەکاتەوە ئەڵێ فڵان بەرپرس فڵان وەزیر ئەو کاتەی نییە کە لە هەموو بوارەکانە بیر بکاتەوە یا بخوێنێتەوە ئەم هاوکاری بەڵێ ئەم هاوکارێتی لە بواری پەروەردە هاوکارێتی لە بواری ئابووریا هاوکارێتی لە بواری ئیدارەدانە هاوکارێتی لە بواری پەیوەندەکانی دەرەوە هاوکاری ئەبێ هاوکاری بێ وە ڕێگەی پیشاندا لای ئێمە ئەمە نییە ئەمە نەبێت ئیترس ئەو بەرپرسە ئەکەوێتە هەڵەوە ئینسانە بەڵێ دکتۆر ببوورە یعنی بەڕێزت ماوەیەکی چەند ساڵێکی پێش و تێکەڵی بۆ نە بزوتنەوەیەکی سیاسی و یەک و بزوتنەوەی گۆڕان ئایا ئێوە ویستان ئەمە بکەن؟ نا ئێمە لە بزوتنەوەی گۆڕانەوە نەبووین من ئەو کاتە لە جواتی گشتی بووم بەرپرسی جواتی گشتی بووم ئەندامی خانەی ڕاپەڕاندنیش بووم ئێمە کۆبوونەوەی بڵێن مانگانە هەبوو جاری وا هەبوو لەوانەکە دوو جار بە جۆرەی پێویستی بۆ بڕیاردان چوزانم بۆ ئیسلاحی سیاسی لە کوردستان تۆوەکو ڕووناکبیرێ وەکو نووسەرێک یعنی ئێوە ئیشتان نەکرد بۆ ئەوی لە کوردستانە هەموو سێکتەرەکان ببنەوە حاڵەتە ئاسایەکەی خۆی پەروەردەیە خزمەت گوزاریە هەموو بابەتە جیاوازەکان ئەوی لە وەزارەتەکان لە حکومەت واتە فۆرمێکی نوێی سیاسەتکردن و حکومڕانی بەرهەم بێنەوە کە ئەمە شێکیان بێت هەموو هەوڵەکەمان بۆ ئەوە بوو کە واقعێکی تازە دروست کرێ و ئیدارە ئەم ئیدارەیە کە وڵات ئەوا بڕێەوە ئیدارەیەکە لە ئاستی پێویستان نییە خۆی چاکە و کوردستان بەرەو پێشەوە بەرین و تەجروبەی وڵاتە پێشکەوتەکان بەکاربێنن و سوودی لێبینین بەڵام بەداخەوە توانیتان بیکەنیان نەمانتوانی بۆ کۆمەڵێ هۆکاری خودی و بابەتی و چواردەوریش ئەمانە هەمووی کۆبۆ بەیەکەوە کە جوڵانەوەکان بەرەو ئاراستەیەک برد کە ئەوەی لێهات بزوتنەوەی گۆڕان حاڵەت بوو یاخود دیاردە و پێداویستیەکی مێژووی بوو یا واقعی بوو بۆ کوردستان دەبوو هەر دروست بێت دیاردەیەکی زۆر پێویستی بوو بەڵام ئەو هۆکارانەی کەنەی هێشت هەنگاوی گورج و درێژ بنێ ئەو هۆکارانەی کەنەی هێشت بزوتنەوەکە بەرەو پێشەوە بڕوا وەک گوتم کۆمەڵێ هۆکاری خودی و بابەتی و دەوروبەر بوو پێدوانیە ئەگەر خەونی ئۆپۆسیۆن بوون یا خەونی گۆڕانکاری هەبوو بێ ئەو هۆکارە خودی و بابەتیانەی باسیەکەیت ئەو خەونانەی هەموو لەبار برد و کۆتایی پێێنە ئەزانی چۆنە خەون بینین تۆ ئەڵێ خەوە بینم خەوەکە ناواقعیە بەڵام خەون بینین بەشێکە لە واقع تۆ سەیری عالەمی ئەدەب بکە پەیوەندی لەگەڵ خەوە ئەبوو عەلای مەعەرری ڕیسالە غوفرانی داناوە باسی خەوبینی نەکا لە بەهەشتا چییە گوزەرێ و لە جەهەنەما چییە گوزەرێ دانتی کۆمیدیای ئیلاهی نووسیوەتەوە بە هەمان شێوە باسی خەوبینین و عالەمی بەهەشت و عالەمی جەهەنم و ئەمانە ئەم مفەکرە گەورانەی لە خەومای جەمیل سایبی خۆمان
و زۆر ڕۆمانی تر هەن هەر باسی خەوبینی نەکە. ئەم خەوبینینانە هەندێکی ڕەخنەی سیاسی بەحتە، هەندێکی ڕەخنەی دینی بەحتە. ئەو نووسەرە ناوێرێ بە مەکشوف باسی بکە، ئەڵێ لە خەو ماوان بینووە، لە تۆ لە خەوە سزا نادرێ لەسەر خەوە و خەوتویت و بینیوتە. اینجا ئەم خەونانە هەموو فکرێکی سیاسی یا هەموو حیزبێکی سیاسی بە کۆمەڵێ خەونەوە ئەچێتە ناو عالەمی سیاسەتەوە و ئیشی بۆکە. بەڵام کاتێک کە تۆ لە خەونە خۆشەکایت لە پژمل پێن یا تەقەیەگە بێ لە خەوەکە هەڵەسی خەوە خۆشەکەت لە چی زەچێ و هیچی بۆ ناکرێ. لەبەرەوە لە عالەمی سێهەمە زۆر حیزب، زۆر گروپ، زۆر خەڵک کە ئەیانەوێ شتی باش دروستکەن، بێگومان تەگەرە دروستە بێ. بەڵام مەسالیحی کۆمەڵی خەڵکەکەوێتە ترسەوە، لەبەرەوە ئەوانە نایەڵن تۆ هەنگاو بنێ بەرەو ئەوەی کە ئیشەکە بۆ خەونەکە و بێتە دی سەرەتا بە کۆمەڵێ بەڵێن و مژدە و بە کۆمەڵێک گەشتبینی و یعنی کارەکات و یەتە ناو پرۆسەکە وەکو بزوتنەوەی گۆڕان کردی. بەڵام دواتر هەموو ئەوانە بینران بەشێکی زۆریان لەو قاوغا یعنی هاتنە دەرەوە. ئەوە نەبوون کە خەڵک متمانەی پێدا، قسەکە لەسەر دروستبوونی بێمتمانەیە. زەیچی کەم کەس هەیە خۆی ڕاگرێ لە بەردەم پۆست و لە بەردەم ئیمکانیاتی مادی و لە بینی مەسالیحەکانە. کەم کەسێ بتوانن زۆر جار دەسەڵات بۆ ئەوەی تۆ بگۆڕێ، بۆ ئەوەی لاددا لە گرێژنە و دەربێنێ. بێگومان کۆمەڵێ شتەقاتە بەردەمە، ئەم بەردەمانە خەڵکی بەقووەتەیە، خەڵکی بەقووەتەیە ئەوەستێتەوە بەرامبەری و خەڵکیشەیە توانای نییە ئەڕوخێت و ئەوەی لەیەکێت. بە بڕوای تۆ نەبەرۆی بەرپرسی جڤاتیش بووی لە بزوتنەوەی گۆڕانە. ئەم خەونەیە ئەمەی کە بەڕێزت باسیەکەی هەر پێش مردنی کاگنەوشیروان دەستی پێکرد یاخود بزوتنەوەی گۆڕان خەونەکانی لەگەڵ مەرگی کاگنەوشیروانیشان ناچاو؟ بێگومان مردنی کاگنەوشیروان یعنی هۆکارێکی گەورە بوو، هۆکارێکی گەورە بوو. بەڵام ئەکرا دوای مردنی کاگنەوشیروانیش حرەکەکە هەر بڕوا بە ئاراستەیەکی باش. بەڵام وا دروست بوو بێگانەش من یعنی دەوروبەریش کاریگەری زۆر نێگەتیفە بوو بۆ سەر ئەو شکستەی کە گۆڕان تووشیات. واتە بەشێکی بەسرا بوو بە کەسایەتی کاریزمی کاگنەوشیروانەوە. بەشێکی پەیوەند بۆەوە، بەڵام بۆ معلوماتێ ئەوانەی کە هاتبوونە گۆڕان من ئەوانەی کە پەیوەندیم هەبوو لەگەڵیان و ئیشم لەگەڵیان کردوون جڤاتی گشتی هەمووی خەڵکی تێکۆشەر بوو، هەمووی خەڵکی ماندوو بوو، هەمویان یا سەرتیب بوون یا بەرپرسیارەتیان هەبوو لە ناو هێزی پێشمەرگا یا لە سەرەتای شۆڕشەوە ئەمانە ئیشیان کردووە. یعنی ئەوانەی کە من لەگەڵ مەسا تەسەورەکەی ئێمە پارەی کرێخانۆکەی کە دامان نابوو بۆ مەقەڕی جڤاتی گشتی، پارەی کرێخان و خۆمان کۆمانە کردەوە، پارەی ئەنتەرنێت، پارەی پارەی پێویستەکان هەموو خۆمان لەسەر حسابی خۆمان بوو و ئەو خەڵکانە هەمووی خەڵکی ماندوونەناس و خەڵکی تێکۆشەر و خەڵکی نەوعی بوون. یعنی خەڵکێک نەبوون تۆ بوا بزانی کە لەلاوە هاتوون، بەڵێ لەو نەوعەشی تیا بووە لە شوێنی تر و ئەوانە لەو نەوعەشی تیا بووە. بەڵام لە بەعزێ ژوور و لە بەعزێ جێگا خەڵکەکان خەڵکی لێهاتوو بەتوانە بوون. ئەمانە یعنی ئەمانەش ناومێدی ئەوە دروستبوونی ئەوانەی کە بەڕێزت لە پێشترا باست کرد ئەمانەوەیان کرد ئەگەر کەسێکی معریفی یا زانستی وەکو جەنابەت لە بواری نووسین و خەونی نووسین و بە خەبەرهێنانی تێکست و دەقی ناو پەرتووک و کتێبەکان بۆ ناو کای سیاسی کە ئێوە ئیشتان کرد لە ناو ئەو بزوتنەوەیە ئەمانە ئەو خەونانی ئێوەشیان لەبار برد؟ ئێمە خەوەکان لەبار ناچێ، بەڵام یعنی بۆ معلوماتێ مەسەلە ئێمە لە جڤاتی گشتی زۆر جار خۆمان چالاکیمان نەکرد، خەڵکمان بانگە کرد وەرە لە فڵان بابەتە محازەرەیەکمان بۆ بە. هەندێک جار خۆم جارێک لەسەر دەست و جارێک لەسەر کۆمەڵی بابەت قسەمان کردووە. یعنی ڕۆژانە و نەبێمە یعنی ڕۆڵێکی زۆر فعالمان هەبووە، چکە ئێمە دەستگای هینێ بووین بڵێن شوێنێکی پرسپێکراو هەڵبەت پرسپێکراو مەبەسم
یعنی چۆنەڵی ئەوەی کە باسمان کرد پەیوەندی نێوان ڕۆشنبیر و دەسەڵات یا ڕووناکبیر و سیاست یعنی مەبەسم ئەوەیە ئەوەی کە ئێوە توانای ئێوە هەبوو بۆ ئەوی بتوان ئیسلاحی سیاسی بکەن لە کوردستانیا لەناو بزوتنەوەیەکی سیاسیە یعنی ئێوە یعنی ناومێدی کۆمەڵی خەڵک وە وەکو خۆت باست کرد خۆنەگرتن لە بەردەم پلە و پۆست و پارە و مادا هی کۆمەڵێک وای کرد لەوەش کە هەموو ئەوانەی تر ناومێت بن و هەریەکە و بڵاوی لێ بکات و بچێتەوە ماڵی خۆی کۆمەڵێک هۆکار کۆبووە هەندێکی پەیوەندی بە خودی بزوتنەوەکە هەندێکی پەیوەندی بە باری مۆزۆعی بزوت کوردستانەوە هەندێکی پەیوەندی بە ئەو فشارە زۆرەی کە لە دەرەوە ئەکرایە سەر بزوتنەوەی گۆڕان بۆ ئەوەی لەو ڕێبازەی خۆی بیبەنە دەرەوە هەڵبەت مەبەستی فشاری ناوخۆی حیزبە کوردستانیەکانە دەسەڵات ئەوانەشی تایە و دەرەوەشی تایە ئەمانە هەمووی بەڵێ هەرێمایەتی ئەمانە هەموو کۆبنەوە ئەبن بە فۆکسێک بۆ سەر حرەکەیەک کە هێشتا بە تەواوی خۆی نەگرتووە تۆ وەکو کەسێکی خاوەن ئەزمون پێ دوایە بزوتنەوەیەکی ئۆپۆسیۆنی لە دوای ئەو هێزەکە بەو شێوەی لێهات بێتە بەدیلیا دروسە بێتەوە جارێکتر لە کاتێکا خەڵکی کوردستان کێشەی خزمەتگوزاری هەیە معاناتی هەیە ناکۆکی یا بڵێن بەریەکەوتنیەکی گەورە لە نێوان ڕووبەرێکی فراوانی جەماوەری و خەڵکا هەیە لەگەڵ دەسەڵاتی سیاسیە هیچی من هەرگیز ڕەشبین نیم بەرامبەر بە میلەتەکە هەرگیز ڕەشبین نەبووم ڕەشبینیش نیم ئێمە دوای ساڵی 1975 کە تووشی ئەو شکستە گەورەیە بوو میلەتی کورد دوایی جوڵانەوەیەک دروست بوو و مەفرەزەی سەرەتایی دروست بوو و تەحەدای سەدام کرا و تەحەدای ئەو هەموو واقع ئەتاڵە کراکە بوو و دوای ئەوە گۆڕان دروست بوو زۆر تەبیعیە جوڵانەوەی تریش دروست ببێت و بەرەو پێش بڕوا وڵاتەکە و ئیسلاحات بکرێ و هەروانە بێ و ینی من قەت ڕەشبینی بەرامبەر بە میلەتەکە چکە میلەتێکی قوربانی دەرە بەڵام بەس دروستبوونی هێزێکی تری ئۆپۆسیۆنی کاریگەری پۆزیتیڤە کە دروست بێتەوە بتوانێت ئیسلاحی سیاسی لەوانەیە دوای شکستی گۆڕان کاتی بیوە کە هێزێکی بە توانای بە سەلیقەی لێ هاتوو جێگەی گۆڕان بگرێتەوە کاتی ئەوێ ئێستا ژانی لەدایک بوونێک هەیە ئەبێ هەبێت چونکە ناکرێمی لە دانیشێت دانیشتن نییە نی ئەبێ هەوڵ هەبێ ئێستا بزوتنەوەی گۆڕان بۆ بە بڵێن دروست بۆتەوە و سەر لە نوێ کاکدانا ئیشی بۆکە و خەڵک لە دەوری کۆبۆتەوە و لەوانەیە بە ئاراستەیەکی باشە بڕاتن لەوانەیە بە ئاراستەیەکی باشە بڕات باش من شتێکم نەماوە ئەگەر لەسەر کۆی ئەو باسانەی پرسیارێکم لێ نەکردبی یا لەوانەیە پێم وابێ حەزت کرد پرسیاری ئەوە لێکم پەیوەندی تۆ بە تایبەتی لە ڕووە سیاسیەکە بین لە کۆتا بەشی بەرنامەکەما لەگەڵ هەندێک کەسایەتی کاریگەری ئاینی وەکو مامۆستا عەبدولکەریمی مودەڕیس و وەکو مەلای گەورەی کۆیە وەکو شێخ معروفی نۆدێ و ئەوانە گە شتێکت مابێ لەسەر ئەوانە ئیزافەیەک بیخەیتە سەر خەرمانی بەرنامەکەمان ئەگەر شتێکی بچکۆلەم مابێت ئەوەیە کە ئەبێت ئێمە سوود لە تەجروبە و تاقیکردنەوەی ئەو وڵات و حرەکەتانە وەرگرین کە وەکو ئێمەوان و بەڵام بەرەو پێش چوون چەقیان نەبەستووە و وڵاتیان گەیانۆتە وڵات و میلەتەیان گەیانۆتە ڕۆخێکی ئارام بەو هیوایی کە ئەم حیزبانی کە لە کوردستانە هەن ئێستا ئیژەکەن ئەوەندە دژایەتی یەکتری نەکەن و بیر لەوە بکەنەوە کە چاوی زەقی دوژمنەکان هەمیشە لەسەر ئێمەیە و نایەنەوێت ئەم تەجروبەیە بەسەرکەوتووی ببڕێ و ئەیانەوێت جارێکی تر ئێمە تووشی شکستکەنەوە بەو هیوایی کە ئەم حیزبانە ئەویان لە بەرچاو بێ کە شکستی میلەت ئێجگار قورسە و ئێجگار بەرەوڕووی ئەوان نەکرێتەوە بەو هیوایی کە وەکو ئێستا نەبن چکە بەڕاستی ئەم هەڵبژاردنەی ئەم جارە کە کرا لە کوردستانە هەڵبژاردنەکە خۆی شتێکی دیموکراسیە بەڵام بەڕێوەبردننی هەڵبژاردنەکە لە پەرژەوەندی میلەت نەبوو چکە بە ئاراستەیەک دوژمنایەتی قوڵ کردەوە بە ئاراستەیەک تەشیر و قسەی ناخۆش بەرامبەر بە یەکتری بەڵێ
نووسەران و ڕۆشنبیرانیان ڕووناکبیرەکان چۆن ئەتوانن ڕۆڵ ببین و دروستکردنەوەی حاڵەتی تری ئاسایی یعنی پێ وایە ئەگەر ئێستش کات ماوەوە ئەتوانرێت ینی ئیرادەیە کە بێ بۆ دروستکردن و ئاسایی حیزبەکان ڕێگە بن بە ڕووناکبیر کە ڕۆڵی خۆی ببینێ بێگومان ئەتوان نیشتی باش بکەن بەڵام ئەگەر ڕێگەیان نەدرێتێ و سیاسەکان هەر بەتەنیا خۆیان بن و ئەو حاشیە بن کە لە دەوریانە بێگومان جۆرێک لە ڕژبینی هەر دروستە بێتەوە. بەڵێ من سوپاس دەکەم ماوەی بەرنمەکەم تەواو بوو سوپاس دەکەم لەم دوو بەشەی بەرنمەکە ئامادە بووی دەمەوێت دوا بۆچوونی خۆت لەسەر بەرنمەکەم لەم دەفتەرە جێپەنجەت بنووسی بۆمان سەرکەوتن بەڵێنەکەتان ئەخوازم و من ئەمە یەکەم جاری ژنیە ینی کۆمەڵی جار من هەر لە تەلەڤیزیۆنی ئێوە قسەم کردووە و هیوادارم ئێوە هەمیشە بەرەو پێش بڕۆن سەرکەوتوو بن بەڕێزی و دایمە ئاسۆیەکتان هەبێ بۆ ڕووناکبیر و بۆ ئەو خەڵقانەی کە مەرجنێ لەگەڵ حیزبا بن لەگەڵ حیزبەکە بن خەڵکی دەرەوە بن دایمە ڕێگە بەوانە بدرێ ممکنە سوودی زۆرتر بێ و باشتر بێت. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر ڕەوف عوسمان نووسەر و ڕووناکبیر لەم دوو بەشەی بەرنمەکەمان ئامادە بوو. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەشی دووەمی بەرنامەی جێپەنجە لەگەڵ دکتۆر ڕەوف عوسمان تا بەرنامەیەکی تر و جێپەنجەیەکی تر بەخۆی گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک سپاس.